ژنەکانمان گشتی ئەفەنی پانتۆڵ لە پێ ئەی نازانی خوشکی بەڕێزم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێت لعنەتی خوا نەفرەتی خوا لە ڕەحمی خوا بە دوور بێ ئەو ئافرەتی پانتۆڵ لە پێ دەکات. واتە چی؟ خۆی دەشوبهێنێ بە پیاوە کە پانتۆڵ ئەمڕۆیەکی لەو شتانەیە. پانتۆڵ لە پێکردن خۆشبهاندنە بە پیاوە، جلی پیاوە. هەر ئافرەتێک لە پێی بکات بە لعنەتی خوا دەکەوێت. آخر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێت لعنەتی خوا لەو کەسانە بێ کە خۆیان دەشوبهێنن بە پیاو یا خۆیان دەشوبهێنن بە ژن. تۆ خوشکی بەڕێزم پانتۆڵ بۆ لە پێ دەکەی، بۆ لە خوا ناترسی. ئەو حاڵی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ تۆ لە قیامەتە ئەگەر تۆ وا بکەی بەخوا خوا ڕەحمت لێ بکە. چونکە پێغەمبەری خوا دەفەرمێت صلی الله عليه وسلم ئەو کەسانە جلی تەسک و تەنک لەبەر دەکەن پانتۆڵ تەسکە، ئەو ئافرەتانە دەفەرمێت بۆنی بەهەشت ناکەن ئەهلی ئاگریشن. ئیتر چۆن شەفاعەتت بۆ بکە؟ بۆیە بگەڕێنەوە بۆ لای خوا جلی شەرعی لەبەر بکات. با خەڵ پێت بڵێ پیرێژن لەو باشترە بڕۆیتە ناو جەهەنەمەوە، با خەڵ پێت بڵێ پیرێژن لەو باشترە بۆنی بەهەشت نەکەی.